لە ئێستادا کتێبێکی مێژووی بە ناوی مەملەکەتی یادەوەریەکانم کە لەلایەن نووسەر و ڕووناک بیر سەربەست کەرکووکیەوە نووسراوە دەربارەی مێژووی شاری کەرکووک. لە هۆڵی ساڵۆنی شەقامی جمهوری لە شاری کەرکووک کۆڕێک بۆ ناساندن و بڵاوکردنەوەی کتێبی چەند لاپەڕەیەک لە مەملەکەتی یادەوەریەکانم سازکرا کە لەلایەن نووسەر و ڕووناک بیر سەربەست کەرکووکی نووسراوە و چەندین بیرەوەری نووسەر دەربارەی مێژووی شاری کەرکووک لەخۆگرت بوو. دەکرێت ئەو کتێبە ببێتە سەرچاوەیەکی گرنگ بۆ توێژەران. چای مناڵچی ئەڵێت ئەوەم باس کردووە ئەو گرتەی کە لە مناڵی من وەرم گرتووە ئەو گرتیان باس کردووە هەوڵ منەداوە خۆم کۆمە ناو سیاست و وجێ نەزەری سیاسی و مەسەلە بۆ من ئێستا چۆن بیرەکەمەوە ئەو بیرکردنەوەی ئێستا ئایدۆلۆژی کە هەڵیەگرین ئێستاشیە بیخەمە سەر ئەو ڕووداوانە بتوانم ینی هەوڵ دەم بەو شێوێ باسییان کەم لەوەیە هەوڵ ئێوەم نەداوە هەوڵ من داوە ڕووداوەکانی کەرکووک 59 دوای 59 61 60 61 و 63 ئەوانە هەمووی باسکەم 67 ڕووداوی مەسەلە بۆ نمونە کاک عەلی عەسکەری چی کرد لە ناو کەرکووکە ئەو ڕووداوە ڕووداوێکی زۆر زۆر دەگمەن بوو باسی ئەوم کردووە باسی شخصیاتەکانم کردووە شخصیاتی ناو کەرکووک کۆمەڵایەتی یا سیاسی باسی هەمویانم کردووە بۆ ئەوەندەی کە من پەیوەندیم پێیان نەبووە باسی کەسێکم نەبووە نەکردووە کە من پەیوەندیم پێوە نەبێ یان نەمبینی بێ باسی ئەو کەسانم کردووە کە خۆم کۆنتاکت و پەیوەندیم لەگەڵیان هەبووە وەکو مناڵێ یاخۆ گەنجێ یاخۆ کەسێکی ئەم شارە پێم وایە شێوە نووسینی وە منش حەزەکەم هەموو کەسێک هەموو نووسەرێک هەموو کەسێک بتوانێت دەستی قەڵەمی هەبێت کتێبی وا بڵاوکات چکم هەم کەسە دنیای یادەوەری هەیە دنیای یادەوەری مناڵی هەیە من پێم وایە ئەوانە ئەبێتە بناغەیەکی زۆر زۆر گەورە بۆ ئایندەی هەر لە کۆڵنیەوەیەک سەبارەت بە کەرکووک لێکۆڵنەوەی کۆمەڵایەتی بێ یا سیاسی بێت. Now,